باوکی کورد 4 منداڵی خۆی دەڕفێنێت و تا ئێستاش شوێنیان نادیارە. سارین ئازەر کە بە ڕەگەز کووردە و ڕەگەزنامەی کەنەدی هەیە، دوای ئەوەی کە لە خێزانەکەی خۆی ئالیسن هازەر جیابەوە، پێشبینی دەکرێت ئێستا لە هەرێمی کوردستان نیشتەجێ بێت و پۆلیسی جیهانیش بە شوێنیانە دەگەڕێت. سارین ئازەر کە لە شاری ڤانکۆڤەری کەنەدی نیشتەجێ بووە، پێشووتر لەگەڵ خێزانەکەی و 4 منداڵەکەیدا ژیانێکی خۆشیان هەبووە، بەڵام دواتر جوابوونەتەوە. بە گوێرەی یاسای ئەو وڵاتەش دایک و باوک بۆیان هەیە منداڵەکانیان بە گوێرەی پێڕەوەکانی یاسا لە لای خۆیان بپارێزن، بەڵام ئەم باوکە ئەو یاسایی شکاندووە و دوای مۆڵەتێکی ڕسمی کە لە حکومەتی ئەو وڵاتی وەرگرت بوو بۆ ئەوی هەر 4 منداڵەکەی بەرەو ئەوروپا بەرێت، بەڵام دواتر بەڵێنەکەی نەبردوتە سەر و دوهەمین جاریش لە 11 ئابی ئەم ساڵدا لە ئەڵمانیا بینراون. لە دوای ئەوەش هیچ هەواڵێکیان بەرگوێ نەکەوتووە. بە گوێرەی بەڵێننامەی دادگای کەنەدا و ئەو باوکە دەبێت هەموو 48 سەعات جارێک ڕێگە بە منداڵەکانیان بدات پەیوەندی بە دایکیانەوە بکەن، بەڵام ئێستا زیاتر لە 2 مانگ دەبێت بێسەروشێن و دایکشان سەرڕای هەموو ئەو خەموو پەژارەی کە هەیەی بیرۆڕای زۆری بەوە هەیە کە خۆی منداڵەکانی بەرەو هەرێمی کوردستان بەڕێکەوت بن. هەریەکە لە منداڵەکانیش شاروانی تەمەن 11 ساڵ و ڕۆژبان کە تەمەنی 9 ساڵە، دەرسیم 7 ساڵە و مەتین 3 ساڵە تا ئێستا بە هیچ شێوەیەک بەدی نەکراون و لە دوای ئەو کاتە شۆکە و خانمە هەواڵی ونبوونی ئەوانی بە پۆلیس داوە، بەردەوام پۆلیسی ئەو وڵاتە لە ڕێگەی پۆلیسی ئەنتەرپۆڵەوە پشکنینەکانیان دەکەن و جگە لەوەش لە زۆربەی میدیا جیهانەکان هەواڵی ونبوون و لە ڕێگەی پۆستەریشەوە وێنەیان بڵاو کراوەتەوە.